بسم الله الرحمن الرحيم. نيابة عن الشعب. سوربوونی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر خوێندنەوەی بۆ پرۆژە یاسای هەمواری هەڵبژاردن و پەیڕەوکردنی سیستمی ساندلیگۆ جارێکی دیکە ناڕەزایەتی شەقامی عێراق و بەشێک لە حیزب و قەوارە سەربەخۆکان بەدوای خۆیدا دەهێنێت و چاوەڕێی سەرهەڵدانەوەی خۆپیشاندان و بارگرژی لێ دەکرێت. ڕۆژی دووشەمەی ڕابردوو حکوومەت و پەرلەمان ڕوبەڕووی سەرهەڵدانی ناڕەزایەتی جەماوەری بوونەوە. هاوکات سەدرەکان بێدەنگیان شکاند و هۆشداریاندا لەبارەی گۆڕینی یاسای هەڵبژاردن و گەڕانەوە بۆ یاساکەی پێشوو کە لە بەرژەوەندی قەوارە گەورەکاندایە و سربەخۆکان و قەوارە بچووکەکان تێیدا چانسی دەرچوونیان کەم دەبێتەوە یاخود نامێنێت. سەدرەکان بە هەموو جۆرێک ڕەشنووسی هەمواری یاساکە ڕەت دەکەنەوە کە بە پێی سیستمی ساندلیگۆ دەنگەکان بەسەر پاڵێوراوانی ناو لیستەکاندا بە یەک بازنە لە هەموو پارێزگاکاندا بەش دەکات. پێچەوانەی دوایین هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە ئەو پاڵێوراوانە دەردەچوون کە زۆرترین دەنگیان بەدەستدەهێنا. سەبارەت بەم یاسایە پەرلەمانتارێکی پێشووی هاوپەیمانی نەسر بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی دەڵێت ڕەشنووسی یاساکە لە کۆبوونەوەی چوارچێوەی هەماهەنگیدا پەسەند کراوە بەر لەوەی بەم فۆرمەی ئێستایی بگاتە پەرلەمان. ئەوەش بەسە بکرێتە پاساو بۆ جوڵاندنی شەقام و ڕێخستنی خۆپیشاندانی نوێ لە عێراق. یاسای ساندلیگۆ زیانی گەورە لە هەڵبژاردندا بە سەدرەکان دەگەێنێت. بەو پێیەی لایەنگرانی سەدر دابەش بوون بەسەر شارە جیاوازەکانی باشووری عێراق و لە ناوچەیەک کۆ نەبوونەتەوە. هەروەها چوارچێوەی هەماهەنگی خاوەنی دەنگێکی زۆری حەشدی شەعبیە کە خۆی دەبینێتەوە لە 135,000 ئەندام لەگەڵ دەنگی سوپا و پۆلیس لە دەنگدانی تایبەتدا. هەروەها یاسای ساندلیگۆ بە واتای بێبەشکردنی قەوارە بچووکەکان و پاڵێوراوە سەربەخۆکان دێت لە گەیشتن بە پەرلەمان. لەبەر ئەوە چوارچێوەی هەماهەنگی پێشبینی دەکات سەدرەکان ئەگەر ڕاستە و خۆش نەبێت لەژێر پشتیوانی جەماوەری بۆ شکست پێهێنانی یاسا نوێیەکە بڕژێنە سەر شەقام. گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردن لە کاتێکدایە خۆپیشاندەرانی تشرین لە ساڵی 2019 مەرجێکی سەرەکیان لەگەڵ سەدرەکان گۆڕانکاری یاسای هەڵبژاردن بوو بۆ فرەبازنەی و وەک خواستێکی پەرلەمان و جەماوەریش پێناسەکرا. لەبارەی سەرهەڵدانی دەنگی ناڕەزایەتی سەجاد سالم نوێنەری هێزە ئەمنیەکانی عێراق پێی وایە لە ئێستادا سەرهەڵدانەوەی ناڕەزایەتی و خۆپیشاندان لە هەموو کات نزیکترە. هەروەها خالید دەڕاجی سەرۆکی لیژنەی هەرێم و پارێزگاکان لە پەرلەمانی عێراق دەڵێ ئەم یاسا بەرکارەی هەڵبژاردننی پێشووی پێ ئەنجام درراوە بەرهەمی خواستی جەماوەری بووە کە سەدان قوربانی لە شەهید و بریندار لە پێناودا دراوە. گەڕانەوە بۆ یاساکەی پێشووش لەوانەیە جارێکی دیکە گڕ لە شەقامی عێراقی بەر بداتەوە.